لە دوای کەمتر لە مانگێک جارێکی دیکە ناوجەرگەی شاری ئەنقەرە ڕوبەڕووی تەقینەوەیەکی خۆکوژی بووە، بەڵام ئەم جاریان قەباری زیان و قوربانیەکانی لە تەقینەوەکەی هەفتەی شوباتی ڕابردوو زیاترە کە بەهۆیەوە 25 کەس کوژران و 61 تریش بریندار بوون. بەپێی دوایین ئامار لە تەقینەوەکەی شەوی یەکشەممەدا زیاتر لە 165 کەس کوژراون و بریندار بوون کە برینی هەندێکیان سەختە. ئەو تەقینەوەیش دەسەڵاتدارانی تورکیای تووشی شۆک کردووە و هێزە ئەمنیەکانی پایتەختی ڕوبەڕووی پرسیار کردوێتەوە. بەوتەی بەرپرسە ئەمنیەکانی تورکیا تەقینەوەکە لەلایەن ژن و پیاوێکەوە و لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بۆمبڕێژراوە لە بەردەمێزگەیەکی پاس لە گۆڕەپانی قزڵای لە ناوەڕاستی ئەنقەرە ئەنجامدراوە. بەپێی هەواڵێکی کەناڵی خەبەر تورک ئەو ئۆتۆمبیلەی تەقینەوەکەی پێ ئەنجامدراوە لە دەی کانونی دووەمی ئەم ساڵەوە دزراوە و سکاڵاژ لەسەر دزینەکەی تۆمارکراوە. بەرپرسێکی ئەمنی تورکیاش ئاشرای کرد ئۆتۆمبیلەکە لە جۆری BMW بووە و ژمارە 21 لەسەر بووە کە ئاماژەیەکە بۆ شاری ئامەد وتیشی لە شاری ڤیران شەهر لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیاوە چۆتە شاری ئەنقەرەوە. لە دوای بڵاوبوونەوەی گرتیەکی ڤیدیۆیی و ژمارەی وێنەی تەقینەوەکەش دادگای ئەنقەرە بڕیاریدا هەردوو پێگەی کۆمەڵایەتی فەیسبوک و تویتەر لە سەرتاسەری وڵاتدا دابخرێن. تەقینەوەکە لە کاتێکدایە کە باڵێۆزخانەی ئەمریکا لە ئەنقەرە لە 11 ئەم مانگەدا هۆشداریدا بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی لە ئەگەری ئەنجامدانی هێرشێکی چەکداری بۆ سەرباڵەخانە حکوومیەکان لە شارەکەدا. لە یەکەم کاردانەوەدا دەستبەجێ حکوومەتی تورکیا گروپەکانی نزیک لە پەکەکەی بە ئەنجامدانی تەقینەوەکە تۆمەتبار کرد. Mahkemesi bu şekilde bir karar vermiş olabilir. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە بەیاننامەیەکدا جەختی کردەوە تەقینەوەکە زیاتر هانیان دەدات بۆ ڕوبڕوونەوەی تیرۆر. لەو چوارچێوەیەدا سەلاحەدین دەمیرتاش هاوسەرۆکی پارتی دیموکراتی گەلان هەدەپە ڕایگەیاند تەقینەوەکەی ئەنقەرە هێرشێکی دڕندانەیە بۆ سەر هاوڵاتیان و تەقینەوەکەشی ئیدانە کرد. لەسەر ئاسی دەرەکیش ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا تەقینەوەکەی ئیدانە کرد و پرسە و سەرخۆشی خۆی ئاراستی گەلی تورکیا کرد. سەلیم جووری سەرۆکی پەرلەمانی عێراق و جۆن کیربی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هاوپەیمانەتی ناتۆ و یەکێتی ئەوروپا و بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل و حکوومەتی سعودیە و زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بە هەمان شێوە تەقینەوەکەی ئەنقەرەیان ئیدانە کرد. لە دەی تشرینی یەکەمی ساڵی ڕابردووشدا و لە کۆبوونەوەیکی جەماوەری لایەنگرانی هەدەپە و چەند ڕێکخراوێکی تردا دوو تەقینەوە لە گۆڕەپانی گاری لە شاری ئەنقەرە ڕوویاندا و بەهۆیانەوە 102 کەس کوژران و نزیکەی 500 کەسی تریش بریندار بوون کە لە مێژووی کۆماری تورکیادا بە گەورەترین تەقینەوە ناودەبرێت. بەوتەی زۆرێک لە چاودێرانی بارودۆخی تورکیا ئاسایشی تورکیا بە دۆخێکی ناهەمواردا تێپەڕ دەبێت و هۆکارەکەشی بۆ سیاسەتەکانی دەسەڵاتدارانی ئەو وڵاتە لە ناوخۆ و دەرەوەی تورکیادا بە تایبەتی لە سووریا دەگێڕنەوە. دەژڵێن لە نێو ئەو سەدان هەزاران ئاوارانەی کە چوونەتە ناو خاکی تورکیا و زۆربەیان سوورین کەسانی توندڕە و تیرۆریست لە نێویاندایە. کاروان شێخ موحسین NRT